لە چوارچیوەی هەنگاوەکرداریەکان بۆ گرێدانی کۆنگرەی چوارەم کۆبوونەوە گشتیەکان لە سنوورەکانی مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی بەردەوامە و لە ئێستادا کۆبوونەوەی گشتی لە سنووری مەڵبەندی دەوروبەری هەولێر دەستی پێکردووە. کاگەڕێکی مەڵبەندی 11 کۆمەڵی ئیسلامیش دووپاتیەوە دەکاتەوە کە کۆمەڵی ئیسلامی بە یەکسانی دەرفەتی بۆ تەواوی ئەندامانی ڕەخساندووە کە ببن بە ئەندامی کۆنگرە. مەڵبەندی 11 دەوروبەری هەولێر هەستاین بە ئامادەکاری بۆ کۆبوونەوە گشتیەکان بۆ ئەوەی کە ئەندامانی کۆنفرانس هەڵبژێردرێن لەناو ئەندامانی خوارەوە هەموو ئەندامێک مافی ئەوەی هەیە کە ببێتە ئەندامی کۆنفرانس و بڕیار لە داهاتووی ئەو حیزبە بدا. ئێمەش بۆیە بۆ کارە هەڵساین بۆ ئەوەی هیچ ئەندامێک مەحروم نەبێ و نەخەینە پەراوێزەوە بۆ ئەوەی هەمویان پێکەوە کۆبنەوە و هەمویان مافی ئەوەیان هەیە کە ببن بە ئەندام. ئەندامان و بەرپرسانی کۆمەڵی ئیسلامیش بە دڵخۆشی و هیواوە بەشداریان لە کۆبوونەوە گشتیەکانی مەڵبەندەکەیان کردووە و پێیان وایە کۆنگرەی چوارەمی کۆمەڵ کۆنگرەیەکی چارەن و ساز دەبێت. ئێمە وەکو ئەنجومەنی نۆزدەی خوشکانی سێبەردان بەشدار بووین لە کۆبوونەوەی گشتی. سپاس بخوا خوشکانێکی زۆر ئامادە بوون، خوشکانیش پێگەیەکی باشیان هەیە لەناو کۆمەڵی ئیسلامیدا. بە ناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی بنەسڵاوە بە برایان و بە خوشکەمان لەخوا بەزاوێ بە گڕوتینیەکەوە ئامادەکاریە باشمان کردووە بۆ کۆنفرانس. هەمومان بۆ پەڕی ئامادەکاریە و ئامادەین بە هیوای کۆنگرەیەکی باش بۆی ئینشاڵا بەرەو پێشتر کۆمەڵی ئیسلامی بەرەو پێشتر بچێت. لەبەرەوەی لەو خوایە بەزیاد بێ بە برایان و بە خوشکان ئامادە باشی زۆریان کردووە، هەمویان ئامادەن ئینشاڵا ئومێدی باشی لێ ئەەکەین. و مەڵبەندی 11 دەوروبەری هەولێری کۆمەڵی ئیسلامی لە 16 ئەنجومەن پێکاتوە تا ئێستا دە ئەنجومەنی کۆبوونەوەی گشتیان ئەنجامداوە و قەرارە لەم نزیکانە تەقتەق و کۆیە و ئەنجومەنەکانی بادینان کۆبوونەوەی گشتی خۆیان ئەنجام بدەن و دوای کۆتای هاتنی کۆبوونەوە گشتیەکانیش کۆنفرانسە ناوچەیەکان دەست پێ دەکات. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.